بەناوی خوای گەورە میهرەبان دیارە ئێمە ئەم شەو کۆمەڵێک کادیر و کاندیدی مەڵبەندی هەولێر و مەڵبەندی دەوروبەر لە نێو بارەگای مەڵبەندی هەولێر کۆبووینەوە بۆ ئەوەی قۆناغێکی تری هەڵبژاردن دەست پێ بکەین کە ئەویش هەڵمەتی دەرگا بە دەرگایە بە تەئکید هەڵمەتی دەرگا بە دەرگا بە پێی پێوەرە نێو دەوڵەتیەکان بۆ هەڵبژاردن قۆناغێکی یا پرۆسەیەکی زۆر گەورە و گرنگ و کاریگەرە ئەویش ئەوەیە کە بەڕاستی ئێمە چەند تیمێکی گەورە و گرنگمان پێکهێناون لەسەر ئاستی پارێزگای هەولێر پێشتریش تا ڕادەیەک ئەم هەڵمەتیان ئەنجام داوە بەڵام ئەم شەم ئەو کۆناغەی بە شێوەیەکی فەرمی ڕدەگەینین کە ئەو تیمانە لەم شەوەوە تا چەند شەوی تر و چەند ڕۆژێکی تر ئەم قۆناغە دەست پێ دەکەن ئەم عملیە ئەنجام دەدەن ئەم تیمانە هەر تیمێک چەند کەسێکە جا کاندیدی لەگەڵ بی یا لەگەڵ نەبی ماڵ بە ماڵ کوچە بە کوچە کۆڵان بە کۆڵان تەنانەت تا دەگاتە دەرگا بە دەرگا و دوکانەکانیش ئەم هەڵمەتە ئەنجام دەدەن دەستنە ماڵەکان لە دەرگاکان دەدەن کارت و پۆستەرات و ژمارەی خۆیان پێدەدەن و لەوانەیە بگاتە ئەو ڕادەیەی کاندیدەکان یا ئەو تیمانە ئێمە لە ماڵەکانیش دابنیشن چەند دەقیقەیەک پەیامی کۆمەڵی ئیسلامی بەرنامەی کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنی ئەم جارە کە بریتیە لە بەشداریکردن لە بەغدا پێیان ڕابگەینن بۆیە زۆر سپاسیان دەکەین دەستخۆشیان لێ دەکەین کە بەڕاستی بە شێوەیەکی ماندوونە ناسانە و شەو نخونەنە بەشداریان لەو پرۆسەیەدا کردووە کە پێم وایە هەنگاوێکی زۆر کاریگەر دەبی لە داهاتوو نەتیجەی دەبی بۆ زیادکردنی دەنجی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا تۆ وەکو کاندیدێک لە شاری هەولێر ئەم شەو بەشداری دەکەیت لە هەڵمەتی دەرگا بە دەرگا پێت وایە هاوڵاتیان کاردانەوەیان چۆن ئەبێ بەرامبەر ئێوە؟ بەناوی خۆی گەورە میهرەبان دیارە من لێرەوە دەستخۆشی لە تەواوی تیمەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەم لە سەراسەری کوردستان تا ئەمڕۆ هەڵمەتی هەڵبژاردنیان گەیاندوێتە ئەم شەو کە ئێمە هەڵمەتی دەرگا بە دەرگا ڕدەگەێنین و لە دەرگای ماڵەکانە دەین هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کوردستان و پاشان بەرنامەی کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ بەشداری لە هەڵبژاردنەکان ئەخینە بەردەمی هاوڵاتیان و تەمەنا دەکەین کە متمانیان بەدەست بێنین و سپاس بۆخوا تا ئێستش هەندێک هەڵمەتمان کردووە زۆر جێی دڵخۆشی بۆ دڵخۆشکەر بووە بە تایبەت هاوڵاتیانی شاری هەولێری خۆشەویست زۆر بە گەشتبینیەوە سەیری لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستانەکەن و هیوایان وایە ئەو لیستە بتوانێت لیستی هەڵوێست و مەردایەتی ئاواتەکانی ئەوان بەدی بێنێت و دژی ستەم و نەعەدالەتی بوەستێ. بەڵێ مامۆستازانە تۆش وەکو کاندیدی ژمارەیەکی پارێزگای هەولێر بەشداری هەڵمەتی بە دەرگا ئەەکەیت لە پێشووتریش ئێوەدا ئەو هەڵمەتانەتان کردو هەڵمەتی پۆستەر و لافتی هەڵواستنیشتان هەڵوە کاردانەوەی خەڵک بەرامبەر ئێوە چۆن بوو؟ بەناوی خوای گەورە میهرەبان بێگومان ئێمە بەدام لە دەرگای خەڵکی نزیک بووینە کە دابراو نەبووینە لە دەرگای خەڵکی ماڵەکانمان لە ناو ماڵەکانی خەڵکە بوونمان کەسابەت و سەردان و ئاشتەوایی و هەمووی لاو خەڵک بووینە و ئێستا کە دەسین دووبارە سەردانی ماڵەکانی خەڵک دەکەینەوە زانین پێشوازێکی گەرمیان لێ دەکەن لێرەوە دەمێت زۆر سپاسی ئەو تیمانە بکەم کە ئەم شەو لێرە ئامادان بۆ سەرخستنی لیستی خۆیان لیستی کۆمەڵی ئیسلامی و ئەمن ئومێدێکی زۆر هەیە بە شاری هەولێر پێم وایە پارێزگای هەولێر بە شێوەیەکی گشتی ئەم جارە دەبێتە مفاجایی ئەم هەڵبژاردنە لەبەرەوەی هەولێر بازی زۆری داوە و ڕۆژی ئەوەیە کە خۆی بسەلمێنێ سپاس بۆ ئامادەبوونی هەموو لایەک و ئینشاءالله هەڵمەتێکی سەرکەوتو بەڕێوە دەچێت. سپاس بەڵێ کاک عەباس تۆش ئەم شەو بەشداری دەکەی وەکو ئەندامی شەنجۆنی پارێزگای هەولێر هەم و هەروە وەکو کاندیدێکی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە پێشووتریشدا هەڵمەت هەبووە لەیان کۆمەڵی ئیسلامی بۆ ناساندنی ١٤ و هەروە کاندیدەکانی و کاردانی خەڵکیش تا ڕادێشی زۆر باش بووە ئەم شۆش مەبەستانە بۆ چ بە خەڵک بڵێن و لە ڕۆژانی ئایندەش چ بە خەڵک بڵێنەوە؟ بەڵێ بەناوی خوای گەورە هەڵبەتە وەکو سەرپەرشتیاری تیمی دەرگا بە دەرگا من لە سنووری پارێزگای هەولێر پەیامی ئێمە ئەوە بووە کە بتوانین لە نزیکەوە هەروەکو بە ڕێزان ئاماژەیان پێکرد لە نزیکەوە پەیامی کۆمەڵی ئیسلامی ئەگەر چی کۆمەڵی ئیسلامی ئەگەر یەک لافیتە و تەناف و لافیتەشی بەسەر دیوارەکان هەڵنەواسی باە هەڵوێستەکانی ڕابردووی کافی بوو بۆ ئەوی بتوانێت پەیامەکانی خۆی لە خلاری ئەم 4 ساڵایە بگەێنێتن. بەڵام من لێرە دەمەوێت بەڕاستی دەستخۆشی لە هەموو ئەم پاڵەوانانە بکەم کە لەم ماوەی ڕابردووە توانیویانە ماندووبوونێکی زۆر بچێژن بۆی بتوان پەیامی ئەم لیستەیە بڵاو بکەنەوە و هەروە سوپاسیش بۆ ئێوە و لە بەڕێوەبەرایەتی تاوەکو تاکەتاکەی کارمەندانی پەیام بەڕاستی ئەمانیش هاوکارێکی باش بوونە هەمومان ئەمە دەمانەوێت پەیامی ئەم لیستە بگەێنین بە خەڵک بڵین ئەگەر ئێوە متمانەی خۆتان بدەن بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی ئەوەی لە 4 ساڵی ڕابردوو کردمان بە متمانی زیاتریەوە توانین زیاتر و چەندبارێکن پشتیوانە
خير وبخشين استكارو كركاري يزوي واين وجنين تجد ليلي سليماني بابا قرقور باوري يزاري سبي قازنو طلي عماري خاوري هواري أحمد مختارو دخيلي دیارە کۆمەڵی ئیسلامی کۆمەڵێک ڕێکار و ڕێگای جیاواز دەگرێتە بەر ئەو ڕێکارانە کە لە جیهاندا بە شێوەی جیاواز بەربڵاوە دیارە یەکێ لە ڕێکارەکان بریتە لە هەڵمەتی دەرگا بە دەرگا کە ئێمە ئەم شەو سەرەتای دەستپێکردنی ئەو پرۆسەیە وا دیارە کە کۆمەڵێک لە سەرکردە و کاندید و کادیری کۆمەڵی ئیسلامی ئەم شەو ئامادە بووە لێرانە بە مەبەستی خۆ ئامادەکردن دیارە چەند تیمێکمان ئامادە کردووە ئەم شەو بە شێوەیەکی بەربڵاو بە گەڕەکەەکانی شاری هەولێر پەردەبن بۆ ئەوەی کە لە نزیکەوە پەیوەندی بە هاوڵاتیانەوە بکەن و پەیامی کۆمەڵی ئیسلامیان پێ بگەین و پەیامی لیستی ١04 وە کاندیدەکانیان پێ بناسێرن ئەمە دیارە یەکێ لە ڕێکارەکانە هەرچەندە کۆمەڵی ئیسلامی و لیستی ١04 و کاندیدەکانی دیارە غەریبە نین بەڕووی جەماوەری شاری هەولێر و هەرێمی کوردستان یارە ئێمە هەردەم لە دەرگای خەڵک بووین بەردەوام لە ئێش و ژان و معاناتی خەڵک بەشداریمان کردووە و لەو پێناوەشدا زۆر جاردا لە ئەنجامی بەرگریکردن لە جەماوەری هەرێمی کوردستان و مافەکانیان ئێمە زۆر جار بازیشمان داوە ئێمە غەریبە نین بەڕووی خەڵکەوە بەڵام حەز دەکەین هەروەک چۆن لە کاتە ئاساییەکاندا خەڵکمان بەسەر کردوتەوە لە نزیکەوە سەردانمان کردوون ئەم شەو یەکەم بەرنامە دەست پێ دەکەین و بۆ ئەوی لە نزیکەوە بچین و بیان بینین و بۆ ئەوی دڵنیان کەینەوە کە ئێمە بەرەی ئەوان بەرنادەین و پێویستمان بەوە هەیە کە دوای پشتیوانی خوای گەورە پشتیوانی ئەوانیشمان پێویستە بۆ ئەوەی کە بە دەنگەکانیان ئەو لیستی ١04 لیستی هەڵوێست و مەردایەتی و خەڵک و جەماوەر سەرخەین ئینشاءالله بەناوی خوای گەورە میهرەبان ئێمە ئەو شەو بڕیارماندا وەکو لیستی ١04 کە کۆڵان بە کۆڵان ماڵ بە ماڵ بگەڕین بۆ گەاندنی پەیامی کۆمەڵی ئیسلامی و ناسەندنی کە کاندیدانی کۆمەڵی ئیسلامی و بەڕاستیەوەی هەدەف و ئەمانجی ئێمەیە بۆ زیاتر بۆ خزمەتکردنی خەڵکە دەمانێت خزمەتی خەڵک بکەین ئێمە وەکو باسمان کردووە و وەکو پێ لە پەیامەکەی ئێمەش داهاتوە ئێمە دەمانوێتن ئەوەی لە توانە و تاقەمان هەبێ خزمەتی گەلی کورد بکەین لە پەرلەمانی عێراق جا بۆیە زەرور بە پێویستمان زانی کە ئەمە ئەو شەو بڕیار بدەین بە گەڕان بەناو بازارەکان بە گەڕان بەناو ماڵەکان بۆ ئەوی زیاتر هەم لیستەکەمان هەم کاندیدارمان هەم پەیامی ئێمەی کۆمەڵی ئیسلامی بۆ خەڵکە بناسین زە خۆشحاڵی هەمدە خەڵک بەڕاستی پێشوازیی چاکمان لێ ئەکا و خەڵک دڵی پێخۆش و خەڵک لێمان وەرئەگریتن و بڕیاریش ئەدا کە دەنگ بە ئێمە بدە ئەمەش مای خۆشحاڵیە و جێگەی دەستخۆشیە بۆ ئەم خەڵکە و هیوادارم ئینشاءڵڵا ئێمە بینیان متمانەی جێگە متمانەی خەڵک بتوانین وەکو لیستی ١04 خزمەتی خەڵک بکەین و بتوانین دیفاع لە ماف و لە ئیمتیازاتی خەڵک بکەین ڕازگۆین لەگەڵ دروشمەکان ئەو دروشمانەی بەرزمان کردوونەتەوە ڕازگۆیانە کارمان کردووە لەسەر جێبەجێکردنیان لەم پێناوەشدا باجمان داوە بەردەوام لە بەرەی خەڵچین و لە سەنگەری بەرگریکردن لە مافی خەڵکداین پێکەوە بۆ دادگەری پێکەوە بە گشت گەندەڵیدا دەچینەوە ژەنگ بدە و بزانە ئەم لیستە مافی تۆیە ئیستیداد و یەکسانی و ئازادی تاک و کۆیە تا بە زەبری ١04 گەندەڵی و ستەمکاری بخەینە گۆڕی مەرگی ئەمیشەیی و یەکجاری بۆ ئێستا و داهاتوومان ئەم لیستە شانەزیە هیوای دووە ڕۆژی گەل و دەستپێکی چاکسازیە دەبا هەموو پێکەوە دەنگ بدەین بە ١04 بۆ سەربەرزی وڵات و ئاوەدانی گوند و شار بۆ سەربەرزی
بەبژێرم نوێنەری ڕاستەقینەی پەرلەمان دەمەدەم بە سەو چوار لیستی ڕاستی بنای خۆی گەورە میهرەبان دیارە ئەم شەو ئەندامان و کادیرانی کۆمەڵی ئیسلامی و سەرکردایەتەکانی کۆمەڵی ئیسلامی و کاندیدان ئەو شەو دەستمان کرد بە هەڵمەتێکی دەرگا بە دەرگا بۆ ناساندنی لیستی کۆمەڵی ئیسلامی و کاندیدانی کۆمەڵی ئیسلامی سوپاس بۆ خۆی گەورە تا ئێستا ئیستیزابەیەکی باشێ لەلایەن جەماوەری شاری هەولێری کە ئینشاءڵڵا دەنگ بە لیستی سەد کۆمەڵی ئیسلامی دەدەن ئەو لیستێک کە ئێمە سەربەرزین جەماوەری کوردستانیش دەمان ناسن بەڵام دەمانەوێت زیاتر بە بیریان بێنینەوە هەم ڕقەمی لیستەکە و هەم کاندانیان پێ بناسێنی بەڵێ کاندەکانی کۆمەڵی ئیسلامی لە پێشووتر هەلوێستیان هەبووە هەلوێستی مەردایەتیان هەبووە هەلوێستی گوێریان هەبووە بەس ئێستا کە تقریبن ئێمە ئەو شەکە هەڵساین بە دەرگا بە دەرگا و کۆڵان بە کۆڵان و دوکانەکان لەبەوەی کە ئەو خەڵکێکەوە لە نزیکەوە کاندەکان بناسن و ژمارەی ئەو لیستەش بزانن لەبە هەندێک ئێستا ماوشۆکە گەڕان هیوادارم خەڵک زیاتر دەنگی بەو لیستەی بدا لەبەوەی کەوا زیاتر هەلوێستەکان بەخۆتر و باشتر بووی لەبەوە خزمەتی ئەو نیشتمان ئەو میلەتی بەڵێ ئێمە حەستین بە وەلەوەی کۆمەڵی ئیسلامی هەڵوێستەکانی دیارە و خەڵکی ئیناسێ بەڵام ئێمە ئیمشەو لەم هەڵمەتی دەرگا بە دەرگا ویسمان بەڕاستی لیستی 104 بە هاوڵاتیانی شاری هەولێر بە تایبەتی بناسێنین و کە لیستەکەی لیستی 104 و خزمەتی بە هاوڵاتیان کردووە و بەڕاستی بەبیریان بینەوە ئەوان بە تامەزڕۆیە پێشوازێکی زۆر گەرمیان و ینی خۆشحاڵ بن بۆی کەوە لیستی 104 خزمەتێکی باشی کردو ئیشاڵا لە داهاتووشە خزمەتی باشتر ئەکا بە ئیزنی خوای گەورە سەرەتا دەستخۆشتان لێ دەکەم سەرکەوتم ئیشاڵا پشت بەخوای گەورە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی کوردستان لیستێکی سەربەرزە هەم لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق و جێگای شانازیە ینی کاتێک ئێمە دەنگ بەو لیستە دەدەین لەبەرچی یەکێمیان ئەوانە دەست پاکن ئەمینن داوێن پاکن ینی یەک ئەو دووش دزی ناکەن لەو میلەتە بەڕاستی ئێمە پەرلەمان دەرماندیوە لە بەغدا لەسەر دزی دەرکراوە ئەمە کەسانێک دەنیکە لە حوجرە پێگەشتن لە مزگەوتەکان پێگەشتن پەروەردەی مامۆستایانی ئاینین ئێمە دەنگ بەو کەسانە دەدەین کە بەرژەوەندی میلەتیان لە پێش بەرژەوەندی خۆیان بێ چونکە ئەوانەی کە بەرژەوەندی خۆیان بوێت هەر لەوێ خەریکی پارەکۆکردنەوە ئانن بەس ئێمە نا ئەمە بەرژەوەندی میلەت لە پێش بەرژەوەندی خۆمان دادەین وەکوش نمونەمان زۆرە وەکو مامۆستا وەکو پەرلەمانتار سۆران عومەر کە پەرلەمانتارێکی بوێرە کەسی وا زۆر کەمە بەڕاستی مامۆستا زانە ڕۆستایی سەلیم شوشکەی مامۆستا مەلا سەلیم شوشکەیەکی بەڕاستی جێگەی شانازی ئەم پەرلەمانتارە بنێرێتە بەغدا دوش داوا لە هەموو میلەتی کورد دەکەم کوردستان ناوخۆ دەرەوە ئەوانەی هەندەران و پارێزگای دهۆ کەرکووک سلێمانی و هەولێر بەتابێت چونکە گۆڕانکاری بەلا هەولێر دەکرێت خەڵکی هەولێر مردن پیاو بن پشگیری مامۆستایانی ئاینی بکەن ئەو مامۆستایانی کە لە هەولێر ڕیشیان دەسووتێنرا لەناو مزگەوتدا خەڵتانی خوێن دەکرێن لەناو مزگەوتدا لیان دەدرێت پێلاقیان پێدادرێت ئەو مامۆستایانە ئەگە دەغەمی ئێوەدا نەبن لە ماڵی ئەو خەڵکی دەتوان لە ماڵی دانیشن کە هیچ کێشیان نەبێت بۆ پەیامێکشم بۆ پارێزگای سلێمانی لیستی 104 دەنگ بدەن بەو لیستەی ئیشاڵا سەرکەوتو دەبن بۆ منتیقەی پارێزگای سلێمان پشدەر و بیتوێن ئیشاڵا گۆڕانکاری لە هەولێر بەڕێوەیە ئێوەش حیمەت بەرن ڕانی و قەڵازە ئاگادار بن ئیشاڵا سەرکەوتن بەڕێوە